باشە کاکوات هیچ شوێنێک هەیە بۆ نمونە بزانن گۆڕێکی بە کۆمەڵی لێ و هەتا ئێستا هەڵنەدرابێتەوە؟ باڵێ بەڵێ زۆرە هەر بۆ نمونە ئەو گۆڕە بە کۆمەڵی سەماوە وەکو لە پێشتریش باسم کرد جگە لەو گۆڕەی لە ڕابردوودا هەڵدراوە 1970 ڕفاتی لێ دەرهێنرا ئێستا ئەو گۆڕەش کە ئیشی تێدا دەکەن جگە لەو دوو گۆڕە سێ گۆڕی تریش هە لە هەمان شوێنەیە گۆڕێکی تر لە نزیک گرتوخانەی نوگرە سەلمان بە دووری چەند کیلۆمەترێک لە نێزیک گرتوخانەی نوگرە سەلمان بوونی هەیە لە سنووری شەنافیە و عەرعەر گۆڕی بە کۆمەڵ بوونی هەیە لە منتقەی دیوانیە لە منتقەی عەفەگ و لە منتقەی نوگرە سەلمان بە شێوەیەکی گشتی گۆڕی بە کۆمەڵ بوونی هەیە. باشە چۆنە مەسەلەن دواخراوە بە دوواداچوون بۆیان هەڵدانەوەیان یانیش بۆ تاسەکاری لەسەر نەکراوە؟ دووە نەخراوە ئەو تیمە درێژەی بە کارەکانی دەدا تیمەکان بچووکن تیمەکان خۆی کارەکە تۆ لەگەر شتێکی نادیار تەعامل دەکەی شتێک نییە لە شتێک دیاربی مەسەلەن بۆ نمونە ئێمە خەبەریان دانیە گوتیان لە حەمرین چەند گۆڕێکی بە کۆمەڵ هەیە خلالی هەفتەیە گەڕان و پشکنین بە دوواداچوون یەک گۆڕمان دۆزیەوە 158 ڕووفاتی تێدا بۆ هێنامانەوە لەوانەیە لەو شوێنانە مەسەلەن کە دەستنیشان دەکرێت لەوێش پێویستی بە دوواداچوونێ ڕاستە ڕووپێوی کراوە شوێنەکە دیاری کراوە بەڵام گۆڕەکە دەستنیشانکردنی گۆڕەکە کاری زۆری تێدایە مەسەلەن ئێستا ئەوەی سەماوە لەو شوێنەی کە کاری تێدا دەکرێت لە هەمان کاتدا تیمی تایبەت هەیە گەڕان و پشکنی دەکات لەو شوێنەی لەوانەیە هەتا ئەو گۆڕە بە کۆمەڵایە دووەم گۆڕی بە کۆمەڵ هەڵدەدرێتەوە لەوانەیە جێبیز بین برێن لەو شوێنە چەند گۆڕێکی بە کۆمەڵەیە بە ئێمەیان گوتووە نزیکی دە گۆڕی بە کۆمەڵ و سنوورەیە بەڵام تاکو ئێستا 5 گۆڕی بە کۆمەڵ بە تەحدید دیاری کراوەتەوە واتە پرۆسەیەکی ورد و درێژخایەنە لۆکو باست کرد لەوانەیە لە داهاتوویەکی زۆر دووردا هێشتان تەواو نەبێت.